من كان لله فقد كان الله له. هر کارێک کە لە بەرخاتی خوا بێ هیچ کەس بەری بۆ ناگیرێت و بۆی جێبەجێ نابێت. ئەو شەوەکە پێم خۆشە بچمە سەر بەحس و بەڕەسیەک کە ئینشاءالله لەبارەی خودی ئادەمیزادەوەیە، لەبارەی خودی ئینسانەوە کە معنای ئینسان، قسمەتی داخڵی ئینسان لەگەڵ قسمەتی بیرونی ئینسان چ کاراییەک ئەکەن و چی ئەنجام ئەدەن. ئینسان لە دوو بوعد پێک هاتووە، بوعد زاهر و بوعد باتن، بوعد داخڵ. ئەو بوعد زاهرە وەختێ چاکە ئەکا، بوعد باتن جەزبی نیروی خواکە، جەزبی نیروی بەرقێکی ئیلاهی ئەکا لە دەرووندا کە هیچ کەس بەری پێ ناگیرێت، هیچ عیلمێک ناتوانێ بەری بگرێت، هیچ نیرویەک دەرەقەتی نایە. هەرچی خەڵک زۆرزان بێت و عیلم پیشڕەفتکە ناتوانێت بەری ئەو نیرووە بگرێت. بۆ مەسال کەسێک لێرە بیهەوێت بەری ئەو مۆبایلە بگرێت، نەیەڵێ خەڵک بیبینێ ئەولیا ئەڵڵا کاریان بە مۆبایل نییە. بە قەلب ئینسان لە مسکۆوە، لە ڕووسیەوە، لە هولەندەوە، لە فەلەندەوە جەزب دەکا و لەسەر ڕۆحی کار دەکا. حاڵبی هیچ نیازێکی بە بوعدی زاهر نییە. زاهر بۆ ئەفرادێکن کە واردی عالەمی باتن نەبوون و لە عالەمی باتن هیچ شتێک نازانن. پێم خۆشە لەسەر ئەو نیروە قسە بکەم کە خوای تەبارەک و تەعالا عەتای ئەکا بە بەنی ئادەم، و بەنی ئادەم ئەگەێنێتە مقاماتێک کە مەلایکە ناتوانێ بگا بەو مقاماتە. پێم خۆشە لەسەر ئەو نیروانەی کە جەزبی معنەویات ئەکەن لە داخڵدا، لەسەر ئەو نیروانە قسە بکەم، لەسەر ئەو نیروە قسە بکەم کە مقناتیسێکی ئیلاهیە کە جەزبی نیروی معنەوی وەکو نیروی ڕۆژ ئەکا بۆ لای خۆی، و تەواوی نیروی نوری ئیلاهی لە خۆی ئەپێچێ. و ئەو نیروە پەخشەکاتەوە لە بینی ئینسانە غەمبارەکان، لە بینی ئینسانە دەردەدارەکان، لە بینی ئینسانە گرفتارەکان، تا بەو نیروە هیدایەتیان بکا و لە عالەمی جەهالەت، لە عالەمی نادانی ڕەهایان کە. من یەقینم لەسەر ئەوە حاصڵە کە حەزرەتی محەممەد عەلەیهی السەلات وەسەلام دارای ئەو نیرووە معنەویە بووە کە هاتووە جەهانێکی بە نیروی معنەوی ڕۆشن کردوێتەوە. ئینسان بە نیروی زاهر ناتوانێت ڕۆشن ببێتەوە، چون دوو بوعدە عەرزم کردن. هەتا دڵ نەیهەوێ دەست و مەغز و لاق و چاو حەرەکەت ناکا، دڵیش بە قسەی زاهر ناکرێتەوە و تربیەت ناکرێت و عیلم وەرناگرێت و ئەندەرس وەرناگرێت. ئینسان ئەو زاتەیە کە لەگەڵ هەورەکانی ئاسمانی خوددا تێکەڵ دەبێت. ئینسان ئەو زاتەیە وەتوعیز من تەشا، ئەگەر خوددا عیزەتی دا هیچ کەس لە ئەحواڵاتی ئەو خەبەری نییە. ئەو چۆن مانگە شەوێک لە شەوێکی تاردا ئەگەر تەمەشا بکەی تەواوی ئاسمان ڕەشە بەغەیری ئەو نقطەی کە مانگی تێدایە. بۆیە
ئەلعەن نەقاشانی دنیا دێنن دەرگای ماڵەکانیان ڕەش دەکەن و وەسەتی دەرگاکە تەڵایی دەکەن لە ڕووی نەقشەی مانگ و ئاسمانەوەیە. ئەو کەسەی چ ژن چ پیا و چ کوڕت چ کچ خدا هیدایەتی بدا دەبێتە ئەو مانگە تەمەشا بکە ئەو مانگە بە چاو هەجمەکەی چەندە چکۆلێ لە چاوی تۆدا، ئەمما ئەوەی سەرتاسەری کوڕەی خاچی ڕووناکی دەکاتەوە. شعلەی مانگ وەختێ مانگە شەو دەبێ دنیا ڕۆشن دەکاتەوە، یا بەرعەکس ڕۆژ وەختێ لەو ئاسمانەوە تلوع دەکات تەواوی دنیا ڕۆشن دەکاتەوە. تۆ مەردانی خودای احتیاجیان بە مۆبایلە؟ نا، مەردانی خدا ئەشعەیەکی نور لە قەلبیاندا هەیە وەختێ ڕووی دەکەن لە هێند داغ دەکا، وەختێ ڕووی دەکەن لە کامیاران دوێشە و کامیاران داغ دەکا، ئەو شەو کامیاران چۆڵە. وەختێ ڕووی دەکەن لە سنە داغ دەکا و ڕۆشنی دەکات و گەرمی دەکاتەوە. موبایل بۆ کەسانێکی زاهیر بینە، موبایل بۆ ئەولیا ئەڵڵا نییە، موبایل بۆ ئەو کەسانە نییە کە واقعەن لەگەڵ خوددا تێکەڵ بوون. موبایل چکاراییەکی هەیە بۆ ئەوە منتا بۆ ئینسانی ئەهلی عیلمی ئەوڕۆکە موبایل و تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و ئەم مەسائلانە بەدەردەخوا، ئەمما هەلکردنی کاری ئەوان بە قووەی معنەویە بە ئێرتباتی ئیلاهیە چێ بەری ئەمەی پێدەگیرێ، چێ بۆی جێبەجێ دەبێت کە بێنێ بەری ئەوە بگرێ. ئوستاد ئەگەر ئوستاد بێت دانیشە لە هەر شوێنێکدا پەنا بە خوددا بگرێت، لە زامبیا مرید دەخاتە یادی خواوە و لە خوددا ئێنەرژی وەردەگرێت و ئەو ئێنەرژیە بەسەر تاسەری جەهاندا پەخش دەکاتەوە. و ئەو کەسانەی کە مقناتیسی نوری خوددا لە وجودیاندا بێت، یەک زەڕە عشقی خوددایان ببێت و قولاپی ماهیگیری ئەو قولاپی نورە لە قەلبیان ئتصال پەیدا دەکات و دێن ئەو ئەولیای خوددایە پەیدا دەکەن. هەروەک بارەهای باردیمان دووچەرخە سەوارێک 18 کشوەر گەڕا بوو بە دووچەرخە وەلی ڕووی کرد لە خانەقای مەریوان، هات لەوێ دەفی لێ دەدا و لەوێ ئیسکەنێکی کرد و لەوێ ئیستیگایەکی گرت و هات لە نێو خانەقادا حەوایەوە. یان وەکو ئەو جوانە کە لە ئیسپانیاوە هاتبوو هاتە خانەقای بۆکان، یان وەکو دیگەرانی دیکە فەرق ناکە. ئەو کەسانەی کە لایەق بەو عیلمە بن و ئەو ئوستادە تەئیدیان بکە، ئەو قولاپی نورەی لێرەوە بۆ حەوا دەدات بۆ ئەمریکا، بۆ فەڕەنسا، بۆ بریتانیا، بۆ مسکۆ، بۆ زامبیا جەزبی دەکا و لەو نیروی ئێنەرژیە کە برسیەتی بەو نیروی ئێنەرژیە تێری دەکا، کە غەمی هەیە بەو نیروی ئێنەرژیە شادی دەکا، بەو نیروی ئێنەرژیە فەرهەنگی دەباتە سەرێ و دەرسی پێدەدات و ڕێگەی خوددا شناسی و خوددا پەرستی و عشقی ڕەسوول الله و عشقی عەبوو بەکری سدیقی دەخاتە قەلبەوە. جوانە 12 ساڵیەتی 18 ساڵیەتی وەلی تەمەشای دەرونی کە چه عاشقێکی عەبدولقادری گەیلانی تێدا دەرهاتووە. ئەوە کاری کێیە؟ بە مثالێکی چکۆلە حاڵیتان دەکەم. وەختێ کەسێک کە ماسی گیرە دەچێتە سەر دەریایەک، قولاپی پێیە، قولاپەکەی مقدارێک کرم یا نان دەکا بەسەری قولاپەکە و حەوای دەداتە نێو دەریاکە. ماسی گرەکە فەورەن دەزانێ ماسی پێوە بووە و خێرا خەڕەکەکەی هەڵدەکێشێتەوە و لولی دەکات و ماسیەکە دێنێتە دەرێ. ئەولیا ئەڵڵا کەی احتیاجیان بە مۆبایلە؟ بە مۆبایل پێکەنینیان دێ، مۆبایل کاراییەکی بۆ ئەوان نییە. ئایا حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت وەختێ بانگی لە ساریە کرد لە نەهاوەندی کرماشان لە مەکەوە بانگی کرد بە مۆبایل حاڵی کرد؟ نا،
ئێمە وەختێک تێنەگەیشتوین کە معنەویات چییە، تێنەگەیشتوین کە ئوستادی چییە، تێنەگەیشتوین کە عیباد الرەحمانەکان چ کارەهایەک دەکەن. ئێمە لیان حاڵی نەبووین. وەلێشیان حاڵی نابین مەگەر خوددا بەو مەقامەمان بگەێنێت ئەو نیرووەمان پێ بدە. ئەوان احتیاجیان بە مۆبایلە، پێکەنینیان دێن بە مۆبایل. مۆبایل کاراییەکی بۆ ئەوان نییە. پس خۆش بە حاڵی کەسانێک کە واقعەن دەتوانن بدرەخشن لە دیندا، دەتوانن بدرەخشن لە دنیادا، دەتوانن بدرەخشن لە کارەهای عالی و فوق العادەدا کە واقعەن خودای تەبارەک وتەعالا هدایەتمان بدا و خوددا کۆمەکمان بکە ئینشاء الله بتوانین موفق و مؤەیەد و سەرکەوتوو بین لە زیندەگیماندا. بێین بەڕاستی تێبگەین لە مەسائلی معنەوی. ئایا مەسائلی معنەوی چییە؟ ئایا مەسائلی معنەوی، ئایا نیروی معنەوی چۆن پەیدا دەبێت؟ ئایا هەموو کەس معنەویاتی هەیە؟ نا. ئەو کەسانەی کە قوتبن و دەتوانن بە کوڕەی خاکیدا نور پەخشکەنەوە، ئەوانە قوتبن. چون ئێمە پێغەمبەرمان بووە یەک نەفەری ئیسلاح کردووە، پێغەمبەرمان بووە 100 نەفەر، پێغەمبەرمان بووە 1000 نەفەر. حەزەتی محەممەد صلی الله علیه وسلم بە تەواوی دنیایدا نور پەخش دەکردەوە. نوری حەزەتی محەممەد صلى الله عليه وصحبه وسلم الآن الشاوي اللي بكان لما كون مدينة تنيا مرقدي رسول الله يا كأوهم خلق بدوري داد صبريتها يك بيغمبري ديكا داري أو نور نبوة، هل حزتي محمد داري أو نور عادي بوا. تمشى جي قدمكاني حزتي بيغمبر لما كون مدينة دا چند گران بهايا چند با ارزشا او خلق چون بدوري او خانه كعبه دا سورينوا. آية خانه كعبه مگر هر لخاكو قلو واقعا چيمنتو ساز نبوه با او خلق بدور چي دا سورينوا بدوري او نيروي معنوية يچك لفرنسا، يچك لمكزيك، يچك لاندونيزيا، يچك لماليزيا، يچك حالبي لإيطاليا. او نیروی معنویە تەواویان پێکەوە دەکاتە گریان لە دەوری خانەی کەعبەدا ئەو فرمێسکانیان دێتە خوارەوە. هەمویان یەک وشە دەڵێنەوە، دەڵێن لەبەیکە لەبەیک لەبەیکە لا شەریکە لەکە لەبەیک ئینە الحەمدە والنعمەتە لەکە والمولک لا شەریکە لەکە لەبەیک. ولی عظمت بۆ خوددا فەلسەفەی حەج سەرتاسەر بەحسی نیروی معنەویە. بەڕاستی خانەی کەعبە غەرقی معنەویاتی خوایە، بەڕاستی مەسجد النەبی غەرقی ڕەحمەتی خوددایە. بۆیە ئینسانەکان لەوێدا تەواوی ئیستفادەی خاص دەکەن، سپی پێست، سوور پێست، ڕەش پێست، حاڵی بی تەواویان لەوێ دەگرین و ئەو نیروی معنەویە نیروی نەفس بێهێز دەکا و نیروی ئیمان قەوی دەکاتەوە. ئەو ئینسانە لەوێدا مؤمنی خالیسی تێدا دەردێت، بەو نیروی معنەویە ئیمان دێنێت و بەو نیروی معنەویە ئیقرار دەکات كبري أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. أو نيروي معنويا ديكات قريان، أو نيروي معنويا بدوري داد صورته وهردل خوشة خستنا بيت هيلاق نابت نكري لبيرا نكشي لبيرا نباوشي لبيرا نبراي لبيرا جالبا ئەگەر لێی بگەڕێ خەڵک ڕۆژتا ئێوارەی بەخانەی کەعبەدا بەو بەرد و گڵەدا خۆ هەڵدەواسن و ماچی دەکەن و سینەی پێوە دەنێن. شەڕ ئەگەر چاوی لێ بکە هەمیشە خەڵک پاڵ لە یەکەوە دەنێن، زۆر جار فەراسوویان دەشکێت، زۆر جار دەکەونە ژێر پێ، زۆر جار خەریکن دەمرن لەوێ. لەسەر چی؟ چون ئەو نیروی معنەویە لەگەڵ ڕوحی تۆ
دەڵێی جەرگن لەت کراون و تیکەیەکی لای تۆیە و تیکەیەکی لای ئەو بەردووداری مەککە و مەدینەیە. چۆن دایکێک منداڵێکی ساوای ساڵەهای ساڵ لێگوم بوو بێت، وەلی یەک دەفعە منداڵەکەی پەیدا بێتەوە، ئەگەر لە دوورەوە ڕادەکا بۆ منداڵەکەی و تا مەحکەم منداڵەکەی بگرێت بە باوەشیەوە و ئارام ببێتەوە. دقیقەن دەڵێ جەرگە لەت کراوە، لەتێکی لای تۆیە، لەتێکی بە خانەی کەعبەوە چەسپاوە، بۆیە خۆی پێوە هەڵدەواسێ تا ئەو لەتەش بێنێتەوە لای خۆی و ئارام ببێتەوە. بەحسی معنەویات بەحسێکی عەزیمە، ئاموزشی دەوێ، ئوستادی دەوێ، شاگردی دەوێت کە لەو ڕێگادا قەدەم بنێت و فێری ئەو دەرسە عەزیمە ببێت. چون معنەویات جەوهەرێکە، هەموو کارێک بەکەڵک دێ. یەک نەخۆشی پێ چاک دەبێ، دەردی پێ دەوا دەبێ، گرفتاری پێ حەل دەبێ، پێی مؤمن دەبی، گریانت پێی دێ، دڵت ئارام دەبێتەوە، گوناح پاک دەکاتەوە، چڵکی گوناح لا دەبا، عەساب ئارام دەکاتەوە، شیرینی نێو خەڵکت دەکا، سەرفرازی نێو جامەعەت دەکا، شاکرت دەکا، زاکرت دەکا، سابرت دەکا. علمی معنەوی واردی بەحری خوبیها دەبی، واردی دەریای خوبیهایەکی بێسەر و بن لە ئەمواجی ڕەحمەتدا دەبی. خۆشەویستان، بەحسێکی زۆر مهمە ئەو بەحسە. کەسێ معنەویاتی نەبێ دایمە جێژە، خولە، کاسە، وڕە، هیچ حاڵی نەبووە. تەواوی دانشمەندانی دنیا بە قەڵەم خەریکن دەنووسن، تەواوی لە قەترەیەک معنەوی دەگەڕێن. ئەوە نییە ئیمام محەممەدی غەزالی دەفەرمێ چیت؟ دەفەرمێ هێندەم عیلم خوێن خەریب و سەرم لێ بشێوێ، لە دوایە گەڕامەوە بۆ لای عێرفان و عێرفان منی نۆرماڵ کردەوە تا ئیمانم لە دەست نەدەم و تاوەکوونی سەرگەردان نەبم. علمی معنەوی علمێکی عەزیمە، علمێکی بزرگە، علمێکی گەورەیە. چەندە جالبە تۆ لێرە دانیشتووی و غەرقی ڕەحمەتی خودای و چاوەکانت دەبەستی لە سینەتەوە، پۆل پۆل و دەستە بە دەستە نور دەدێ دەرێ بە تەواوی دنیادا. قسمەتێک لە سینەت دەنێری بۆ ئینگلیستان، قسمەتێک لە سینەت دەنێری بۆ فەڕەنسا، قسمەتێک دەنێری بۆ هۆلەند، قسمەتێک دەنێری بۆ هێند، قسمەتێک دەنێری بۆ رووسیا، قسمەتێک دەنێری بۆ مالیزیا، قسمەتێک دەنێری بۆ ئەندونێزیا، قسمەتێک دەنێری بۆ تورکیا، قسمەتێک دەنێری بۆ عێراق، قسمەتێک دەنێری واقعەن بۆ تەواوی دنیا دەتوانی پەخشکەیەوە. پس یەک کەلیمە دەتوانم بڵام، عێرفانی محەممەدی شاگرد میطلبد. عرفان محمدی شاگرد میطلبد. عرفان محمدی شاگرد میطلبد. والسلام علیکم و رحمت الله و برکاته. امیدوارم موفق و مؤید و سرکوتو بن لزندگیتان دا. با خدا دادگان ستیزه مکن، با خدا دادگان ستیزه مکن، چون خدا دادگان را خدا داده است. خدا حافظ، خدا نگهدار. قلبتان مازەکەم. شاگردانی بەرجەستەی، شاگردانی واقعی معنەوی، شاگردانی کلاسی نور هوشیار بن، وریا بن، بەبێ باڵ بەبێ ماڵ علمی معنەوی جەهانگیر دەبێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.